39 ڕۆژە شەڕ لە کۆبانێ دەکرێت. ساڵح موسلیمیش دەڵێت یەپەکە هێزی سەربازی هەیە و پێویستی بە چەکە بۆ بەرگریکردن. لە سنووری داقوق هێزەکانی پێشمەرگە و فڕۆکە جەنگەکان بردومانی مۆڵگەکانی داعشیان کردو لە بەرامبەریشدا چەکدارانی داعش تۆپبارانی چەند بنکەیەکی پێشمەرگەیان کرد. زیاتر لە نیوەی ئەو وادەیە تێپەڕی کە کورد بۆ حکوومەتی ئیتیحادی داینابوو. تا ئێستا داواکارەکان جێبەجێ نەکراون و وادەی سەردانی وەفدی هەرێمیش بۆ بەغدا دیار نییە. سڵاوتان لە بێهەواڵەکان لە کەناڵی NRTەوە. 39 ڕۆژە شەڕ لە کۆبانێ بەردەوامە و شەڕی قورسیش لە ڕۆژهەڵات و باشووری کۆبانێ ئەنجام دەدرێت و دەستگاکانی ڕاگەاندنی یەپەگەش ڕایان گەیاندووە لە بەرەی خۆر ئاوای کۆبانێ زیانێکی گەورە بە داعش کەوتووە و دەست بە سەرژمارەیەک چەک و تەقەمەنیدا گیراوە. سەرەڕای کۆکردنەوەی بەشێکی زۆری توانە سەربازیەکانیان لە شاری کۆبانێ، بەڵام هێشتا ڕێکخراوی داعش نەیتوانیوە بەهۆی بەرگری سەختی شەروانانی یەپەگەوە ئامانجەکانی خۆی لە کانتۆنی کۆبانێ بەدەست بهێنێت. ئێستا کە 39 ڕۆژە شەڕ گەیشتۆتە ناو کۆبانێ، شەڕەکە بە قورسی لە ڕۆژهەڵاتی شارەکە دەکرێت و چەکدارانی داعش سەرەڕای بەکارهێنانی چەند تاکتیکێکی شەڕ وەک بەکارهێنانی ئۆتۆمبیلی بۆمڕێژکرا و کردەوەی خۆکوژی و چەند تاکتیکێکی دیکە بۆ کۆنتڕۆڵی ئەو بەشەی کۆبانێ، بەڵام هێشتا شەڕی تێدا دەکرێت. لە دیوی باشووری کۆبانێشەوە تا ئێستا بەشێکی زۆری قەناس بەدەستەکانی داعش لە چەند خانوویەکدا خۆیان حەشاردەوە و ناوبەناو شەڕی سەخت دەکەن، بەڵام شەروانان لە هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردنی تەواوی ئەو بەشەی کۆبانێ. لە ڕۆژاوای کۆبانێش پاش شەڕێکی سەخت شەروانان توانیویانە زیانێکی زۆر بە چەکدارانی داعش بگەێنن و دەست بەسەر ژمارەیەک چەک و تەقەمەنیدا بگرن، وەک دەستگا ڕاگەیاندنەکانی یەپەگە ئاماژەی بۆ دەکەن. لە شەڕ و پێکدادانەکانی 24 کاتژمێری ڕابردووشدا بە پێی ڕاگەیەنراوێکی یەپەگە جگە لە باکووری کۆبانێ لە هەر سێ لاکەی دیکەوە 54 چەکداری داعش کوژراون و 9 شەروانی یەپەگەش شەهید بووە. دەربارەی چوونی هێزی پێشمەرگەی کوردستانیش بۆ کۆبانێ، جەبارێوەرە مینداری وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند ئەو هێزەی پێشمەرگە کە ڕەوانەی کۆبانێ دەکرێت هێزێکی بچووکە و چەکی قورس و مامناوەندیان پێیە. لەسەر چۆنێتی گەیشتنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێش جەبارێوەر دەڵێت ئەو هێزەی کە دەڕۆنە کۆبانێ دەبێت بۆ ماوەی 5 کاتژمێر لە نێو خاکی تورکیاوە بەپێ بڕۆن تا دەگەنە کۆبانێ. بە پێی زانیاریەکان ئەو هێزەی پێشمەرگە کە دەچێتە کۆبانێ بە 2 کاروانی جیا دەڕۆن کە یەکێکیان بە فڕۆکەیە و ئەوی دیکەشیان بە ڕێگەی وشکانیە و چەک و پێشمەرگە بە جیا ڕەوانەی تورکیا دەکرێن و دواتر لە نزیک کۆبانێ ئەو هێزە یەک دەخرێتەوە و دواتر بەرەو کۆبانێ دەڕوات. Sorunuza gelince bu konuyla ilgili de لە سەرچوونی هێزی پێشمەرگە و سوپای سووریای ئازادیش بۆ کۆبانێ، ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا دەڵێت وەک یەکەم هەنگاو 150 پێشمەرگە و 1300 کەسیش لە سوپای سووریای ئازاد دەچنە کۆبانێ و پێدەش ڕەزامەند بووە لە هاتنی سوپای ئازادی سووریا بۆ کۆبانێ. باوەرم ئەس گەلێ خۆشیان باوەرن و ئینسانی خۆشی باوەرن بەرخەدانی خۆشی باوەر. دەربارەی هەڵوێستی تورکیاش بەرامبەر ئەو شارەی کە 39 ڕۆژە بەرگری دەکات، ساڵح موسلیمە و سەرۆکی پێدا ڕایگەیاند دەبێت گوشار بخرێتە سەر تورکیا چونکە هێشتا یەکلا نەبووەتەوە و دەبێت بەرپرسانی ئەنقەرە بۆ ڕایگشتی بیسەلمێنن کە لە دژی داعشن. لەسەر هاوکاریکردنی حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆ شەروانانی یەپەگا، ساڵح موسلیم دەڵێت پەیەدا هێزی سەربازی هەیە و لەو بوارەدا هیچ پێویستیەکیان بەهێز نییە، بەڵکو تەنها پێویستیان بە چەکی قورس هەیە. هونەر ئەحسان، NRT. سەرۆک ئەرکانی سوپای فەڕەنسا ڕایگەیاند فڕۆکە جەنگیەکانی وڵاتەکەی شەوی ڕابردوو 12 بینایان لە عێراق خاپوور کردووە.
کە چەکدارانی داعش وەک کۆگای هەڵگرتنی چەک و دروستکردنی بۆمب بەکاریان هێناون. پێر دۆڤیلی سەرۆک ئەرکانی سوپای فەڕەنسا بە ڕادیۆی یەکی ئەوروپای ڕاگەیاند شەوی ڕابردوو فڕۆکە جەنگەکان هێرشێکی گەورەیان بۆ سەر چەکدارانی داعش لە عێراق ئەنجام داوە. ئاشکراشی کرد فڕۆکە جەنگەکانی وڵاتەکەی کە لە جۆری ڕافاڵ بوون 7 بۆمبیان بۆ سەر 12 بینا خستووەتە خوارەوە و بە تەواوی بیناکانیان خاپور کردوون بەبێ ئەوەی شوێنی هێرشەکان لە عێراق ئاشکرا بکات. سەرۆکەرکانی سوپای فەڕەنسا ئاماژەی بۆشدا ئەو بینایانەی کە خاپور کراون چەکدارانی داعش وەک کۆگای هەڵگرتنی چەک و دروستکردنی بۆمب و تەقەمەنی بەکاریان هێناون. زیاتر لە مانگێکە شەڕڤانانی کورد بەرگری لە کۆبانێ دەکەن. ئەوانەی بەرگری لەو شارە دەکەن تەنها شەڕڤانە گەنجەکان نین. خەلیل عوسمان کە پیاوێکە تەمەنی نزیکەی 7 ساڵە وەک شەڕڤانێکی بەتەمەن هاوشانی کوڕ و کچە شەڕڤانە گەنجەکان بەرگری لە کۆبانێ دەکات. خەلیل عوسمان سەرەڕای برینداربوونی لە شەڕی داعشدا بەڵام ئەو هێشتا لە سەنگەردایە و شەڕڤانانیش نازناوی نەمریان پێبەخشیوە. ناوی مخ خەلیل عوسمان و ناوی منی حرەکی نەمر ناوێکی دیاری نێو شەڕڤانانی یەکینەکانی پاراستنی گەل یەپەگەیە. ئەم ناوە کە لەم پیرە پیاوە تەمەن 7 ساڵە نراوە بە تەمەنترین کەسە لە ڕیزی شەڕڤانانی یەپەگە کە لە دژی چەکدارانی داعش لە کۆبانێ شەڕ دەکات. ناوی تەواوی خەلیل عوسمانە و خەڵکی کۆبانەیە لە سەرەتای هێرشەکانی داعش بۆ سەر کۆبانێ تا ئێستا لە سەنگەری بەرگریدایە لە دژی داعش. خەلیل عوسمان کە بە نەمر ناسراوە لە نێو ڕیزەکانی یەپەگە 2 منداڵیشی لە کۆبانێ هاوشانی خۆی لە بەرەکانی شەڕدان. بەڵام نەمر بە ڕشتنی فرمێسکەوە دەڵێت ماوەی مانگێکە ئاگای لە بارودۆخی 2 منداڵەکەی نییە و ناشزانێت چیان بەسەر هاتووە. زارۆکێ مێژی تێدانم هیر و ماکەژی زۆرۆکە خۆ نەدینە نەزانم چ بوونە نەزانم. شەڕڤان خەلیل عوسمان کە پیاوێکی نورانی و سەر و ڕیشسپیە و لە کاتی قسەکردنیدا دەستێکی لەسەر پەلەپیتکەی تفەنگەکەیەتی و با دەستەکەی دیکەشی فرمێسکەکانی دەسڕێت بە وریاییەوە چاوەکانی لەسەر ئامانجەکەیەتی کە چەکدارانی داعشن وەک خۆشی دەڵێت ئەگەر هەر چەکدارێکی داعش جوڵە بکات ئەوە ڕاستەوخۆ تەقەی لێ دەکات. نەمر بە چاوی پڕ لە گریانەوە ناوی کوردستان دەهێنێت و دەڵێت بە قوربانی گەلی کورد بم لە هەر چوارپەرچەی کوردستان و داواش لە گەنج و لاوانی کۆبانێ دەکات بە تایبەت شارەکەیان لە داعش پاک بکەنەوە. هەموو خۆردێهانە بقیرەت و بناموس وەرن تێکەبن باژارێ خۆش با چەتان خلاصکن. خەڵکێ کۆبانی نە خەڵکێ دەربا ئێ کۆبانی. ئەم پیرە پیاوە 7 ساڵەیە لە شەڕی دژی داعشدا بریندار بووە بەڵام برینەکانی سەنگەریان پێچۆڵ نەکردووە. جێگای خەوتن و پشودانی ئەم شەڕڤانە سەنگەرەکەیەتی ئەو هەر لەو سەنگەرەدا خەون بە داهاتوو ڕۆژگارێکەوە دەبینێت کە تێیدا چەکدارانی داعش لە کۆبانی دوور بخەنەوە و بگەڕێتەوە ناو خێزان و ماڵەکەی خۆی. لە سنووری قەزای داقوق هێزەکانی پێشمەرگە و فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانان بەڕابەرەتی ئەمریکا بە چڕی مۆڵگەکانی ڕخراوی داعش بردومان دەکەن. لە بەرامبەریشدا چەکدارانی داعش چەند بنکەیەکی پێشمەرگەیان بردومان کرد. پەیامنێری ئەنارتی لە کەرکووکەوە ڕایگەیاند لەگەڵ بردومانی هێزەکانی پێشمەرگە بۆ سەر مۆڵگەکانی داعش فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانانیش بە قورسی چەکدارانی ڕخراوی داعشیان بردومان کردووە. لە مەحوەری گەرمیانیش حسێن مەنسوور فەرماندەی هێزەکانی پێشمەرگە بە ئەنارتی ڕاگەیاند ڕخراوی داعش ژمارەیەکی زۆری چەکداری لە جەلەولا کۆ کردوێتەوە و لە هەمان کاتیشدا لە ڕێگەی فڕۆکەیەکی نەناسراوە بە پەرەشوت کەرەستەی سەربازی بۆ نێردراوەتە خوارەوە کە گومان دەکرێت چەک و تەقەمەنی بێت. وەک فەرماندەی هێزەکانی پێشمەرگە دەڵێت پێشمەرگە بە چاوی خۆی بینیوێتی لە ڕێگەی فڕۆکەوە بە پەرەشوت کەرەستە هەڵدراوەتە خوارەوە بۆ چەکدارانی داعش. بۆ زانیاری زیاتر سەبارەت بە داقوق و بەگشتی لەسەر پارێزگای کەرکووکیش و ڕەوشی ئەمنی ئەو پارێزگایە ڕۆکان جاف پەیامنێرمان لە کەرکووکەوە لەگەڵماندایە. ڕۆکان سڵاو دەبێ ئەوەی کە لە ئێستادا ڕوودەدات لە داقوق ئەو پێکدادانەی کە هەبوون تا ئێستا بەردەوامن؟ شوان سڵاو لە تۆ لە بینەرانی نافتی وا دیارە ئەو پێکدادانەی کە هەبوو لە سەرەتای هێزەکانی پێشمەرگە لە سنووری دووسخورماتۆ دەستیان پێکرد لە تۆقانەکانی سنووری دووسخورماتۆوە
هێزەکانی پێشمەرگا تۆبارانی گوندی ئەلبوسەڵیان کرد لە نزیک لە سەر بە قەزای داخوکا بە پێ زانیارانشی کە دەستیەمە گەیشتووە ژمارە چەکدارانی داعش کوژراون و ژمارەی تریشان بریندارن بە تایبەت ئەو شوێنانەی کە چەکدارانی داعش وەکو شوێنی شاردنەوەی تەقەمەنەکانیان بەکارێنەوە ئەو شوێنانە بەرکەوتون بە زیانی گەوریان پێگەشتووە بەڵام لەگەڵ ئەوەیە چەکدارانی داعشی ڕانەوەستاونەوە دیارە چەند لە هاوانێکیان بۆ گوندی فەریق تێگرتووە کە بە هەمان شێوە سەر بە قەزای داخوکا بەڵام هیچ زیانێکی نەبووە ئەمە لە کاتێکدایە کە شەوی ڕابردوو فڕۆکە جەنگەکانی هێزە هاوپەیمانەکان بردومانی قەزای حەویجە و ڕیاض و زابوو عباسیان کرد بە تایبەت بردومانەکانی قەزای حەویجە زیانێکی زۆری بە چەکدارانی داعش گەیاندووە یەکەم بردومان و دەرە لە پەیمانگای تەکنیکی حەویجەوە دەستیان پێکردووە و پەیمانگایە کە یەکێکە لە پەیمانگە گەورەکان لە سنووری قەزای لە سنووری کەرکوک بکە لێستا لە قەزای داخوکا ئەو پەیمانگایە چەکدارانی دروستکردنی بۆمبی پێندرا و بەکارهێناوە بە هەمان شێوە ئەو چەک و تەقەمەنیانی کە هەیە بووە لەوێ کوچبەخانەیەک هەڵیان گرت و گەشتویانەتەوە بە تایبەت ئەوەی کە زۆر جار کە فڕۆکە جەنگەکان بردومانی چەکدارانی داعشیانە کرد لەوێ جارێکی تر ئەو شتانی کە زیانیان پێگەشت و چەک و تەقەمەنانە لێ جارێکی تر دروست دەکرانەوە بۆ ئێوە دیارە ئامانجی فڕۆکە جەنگیەکان بە تایبەتی ئەو پەیمانگایە بووە بە پێی زانیاری هێزەکانی پێشمەرگە لە کاتێک کە فڕۆکە جەنگیەکان بردومانی ئەو شوێنیان کردووە یاخود ئەو پەیمانگایان کردووە پاش چەند کاژبێرێکیش تەقەمەنێکی زۆرە ناو پەیمانگەکە بوو تەقیونەتەوە واتە لە ئێستا داتوانین بڵین وەکو هێزەکانی پێشمەرگاڵن لە 150 ئەو چەک و تەقەمەنیانەی کە لەژێر کۆنتڕۆلی چەکدارانی داعشدا بن و چەکدارانی داعش بە بەسی بەکارهێنانیان شاریانەتەوە لەوێ لە ناوچوونە ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە دیارە هێزەکانی پێشمەرگە وەکو خۆیان ئەڵێن هەرچاویان هەیە لە نێو نەخۆشخانەی گشتی قەزای حەویجە بەپێی یەکەم ئامار کە بڵاو کرایەوە هێزەکانی پێشمەرگە بڵاویان کردەوە 57 چەکداری داعش تەرمەکانیان لە نەخۆشخانەی گشتی حەویجە بوونە بەڵام دواتر دوای بردومانەکان و دوای هێنانەوەی کۆمەڵێک تەرمی تر دەرکەوتووە کە 12 چەکداری داعش کوژراون تا دوانیۆڕی ئەمڕۆژ تەرمیە و چەکدارانە لە نێو نەخۆشخانەکە بوونە بەڵام بەهۆی کە بریندارێکی زۆریشی دەبووە تەرمەکان بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە دەربارەی ژماری بریندارەکانیش نزیکەی 50 بۆ 55 برینداریان هەیە ئەمە جگە لە کوژراوەکان لە لایەکی ترەوە هەر فڕۆکە جەنگیەکان کە شەوی ڕابردوو بردومانیان کردووە جگە لە پەیمانگای تەکتیکی قەزای داخوک شارستەی حەویجە ئەو بازگانەشی کە چەکدارانی داعشدایان نابوو سەرجەم ئەو بازگانیان بردومان کردووە جگە لەوەی کە چەکدارەکانی ئەو بازگانە کوژراون و بازەکان بە تەواوەتی تێشکێنراون و ئەو تانکانی کە لەوێ بووە وا دیارە ژمارەیەک تانک لە بازەکانە دانرا بوو کە سەر بە تانکانەش بە تەواوەتی سوتاون و تێشکێنراون ڕۆکان ئەوەی بەپێی زانایەکان ئەگەر لات بن ئێستا لە داقوق ئەو بردومانانە بەردەوامن لەلایەن هەردوو لاوە نەخێر شوانوا دیارە تەنها نزیکەی نیپێرێک بووە کە هێزەکانی پێشمەرگە تۆبارانی ئەو گوندەیان کردووە لە سنووری قەزای داقوق بەڵام ئەو نیکاژمێرە نەخێر بردووانەکان ببرە تۆباراکردنەکە ڕاوەستا و ئێستا هیچ ڕوبەڕووبوونەوەیەک نییە بەڵێ بەگشتی ئێستا سەبارەت بە پارێزگای کەرکووک دۆخی ئەمنی کەرکووک چۆنە؟ بەڵشانوە دیارە دۆخی ئەمنی نێو پارێزگای کەرکووک ئارامە وەک تۆ لە ڕابردووە ناو شار ئارام بۆ بەڵام کە هەیە لە دەوروبەری شارە قەزای داقوق و حەویجە زاب و عەباسی ئەمانە بەشێکیان کە لەژێر کۆنتڕۆلی چەکدارانی داعشدان ناوەنەوە فڕۆکە جەنگیەکان بردومانەکەن و هێزەکانی پێشمەرگە هێرشەکەن ئەو شوێنانە بەڵام ئێستاە بارودۆخەکە ئارامە بەڵام ئەوەی کە هەیە هێزەکانی پێشمەرگە باسی لێوەکەن چەکدارانی داعش لە خراپترین بارودۆخدان بە تایبەتی بەهۆی بردومانەکانەوە لەبەرەوە ئێستا چەکدارانی داعش ئەتوانین بڵین لە توانای ئەوان نییە کە بە مەبەستی هێرشکردن بیانەوە هێرشکەن بەڵکو لێتادا تەنها سەرقاڵی ئەوان بریندارەکانیان تیمارکەن و سەرقاڵی وەرگرتنی یاخود بەنیازی ئەوان کە لا چەند لایەکی ترەوە
چەک و تەخەمەنیە پێ بگا وەکوتن هێزەکانی پێشمەرگاڵێن لە 150 ئەو چەک و تەخەمەنیانەی کە لە چەکدارانی داعشیان بووە لە ناوچوودا. لە چەند ڕۆژی ڕابردوودا لە چەند ناوچەیەک چەکدارانی داعش هێرشەکانیان چڕتر کردەوە بە تایبەتی لە پاش بڕیارەکەی پەرلەمانی کوردستان بەناردنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ. ڕێکارەیە ئەمنیەکانی ئێستای کەرکووک چۆنە بەراورد لەگەڵ ئەو چەند ڕۆژەی ڕابردوو مەبەستن لە پاش شڕبوونەوەی هێرشەکان؟ بڵێ شوانەوە دیارە چەکدارانی داعش لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو پلانیشان هەبوو بۆ شاری کەرکووک. پلانەکەی چەکدارانی داعش ئەو بووە کە هێرشکەنە نێو شاری کەرکووکەوە، بەڵام هێزەکانی پێشمەرگە پلانەکان ئاشکرا کرد و سەنگەرەکانن بە تەواوەتی کۆنتڕۆڵ کردووە. ڕاستە لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو ڕوبەڕووبوونەوە ڕوویدا و ترسی تا ڕادێگەوەشە بوو کە چەکدارانی داعش هێرش بکەن، بەڵام بەهۆی کە هێزەکانی پێشمەرگە ئەو پلانەی چەکدارانی داعشن ئاشکرا کرد بە هێرشکردن بۆ ناو شاری کەرکووک و پاراستنی بە تەواوەتی پاراستنی سەنگەرەکان لە ئێستای ئەو ترسە نەماوە. لە ئێستادا چەکدارانی داعش بەنیازی ئەوە نین یاخۆکو هێزەکانی پێشمەرگاڵن بەنیاز یاخود توانای ئەوان نییە کە هێرشکەن، بەڵکو لە ئێستادا چەکدارانی داعش تەنها بۆ خۆپاراستن بۆ بەرگەدیکردن لە خۆ سپەنگەری تەواوەتی لێدەن و خەندەق لێدەن لە نێوخوان و پێشمەرگەیە. بۆیە ئەوەی کە چەکدارانی داعش لە ئێستا لە هەوڵی ئەوەدان تەنها خۆیان بپارێزن نەکێشکن. بەڵێ ڕۆکان دوای گۆڕینی کەشوهەوای هەرێمی کوردستان بارودۆخی ئێستای پێشمەرگە چۆنە لە مەحوارەکانی پارێزگای کەرکووک کە هەندێکیان ئاماژەیان بۆدا کە دۆخیان گۆڕاوە بە شێوەیە کە کاریگەری هەبووە، گۆڕینی کەشوهەوا کاریگەری هەبووە لە سەریان. ئێستا دۆخیان چۆنە؟ لەگەڵ یەکەم بارانبارینە کە سێ شەو لە سەرێک بارانباری لە ڕووی کەشوهەواوە هێزەکانی پێشمەرگە تا ڕادەیە کێشیان هەبوو، بەڵام دوای ئەوەی کە وەزارەتی پێشمەرگە بڕیاریدا سەنگەرەکان بە تەواوەتی بپارێزرێن و سەنگەرەکانیان بۆ چاک بکرێت، لە ئێستاە بارودۆخیان باشترە. ئەو سەنگەرانی کە هێزەکانی پێشمەرگەتیایەن باشتر پارێزراون وەک لە جاران بە تایبەتی لە ڕووی کەشوهەوا ساگەر بێت و باران ببارێ یاخود هەوا ڕەشەبایە بێت و هێزەکانی پێشمەرگاڵن زۆر جاران کە کاتێکە بارانە بارێ مەڵاتەکان نێنەوە، بەڵام نەخێر لە ئێستاوانیە وەزارەتی پێشمەرگە وەکو هێزەکانی پێشمەرگە خۆیان کاریان بۆ هێزەکانی پێشمەرگە کردووە کە کەشوهەوا هیچ کاریگەریەکی لەسەر سەنگەرەکانی پێشمەرگە نەبێت. بەڵێ سپاس بۆ ڕۆکان جاف پەیامنێری NRT لە کەرکووک. بەهۆی تەقینەوەیەکەوە لە مەیدانی کرێکارانی قەزای دۆسخورماتوو 2 کەس کوژران و 2 کەسی دیکەش بریندار بوون. ڕێکەوت محەممەد و تەبێژی لیوای 16 هێزەکانی پێشمەرگە لە دۆسخورماتوو بە NRT ڕاگەیاند نزیکەی کاتژمێر حوتی سەر لە بەیانی دوێنێ تەقینەوەیەک لە مەیدانی کرێکارانی قەزاکەدا لە گەڕەکی عسکەری ڕوویداوە و تیشی بەهۆی تەقینەوەکەوە 2 کەس کوژراون و 2 کەسی دیکەش بریندار بوون. یەکێک لە بریندارەکانیش بە ڕەگەز کووردە و هەردوو کوژراوەکە و بریندارەکەی دیکەش بە ڕەگەز عەرەبن. بە پێی زانیاریەکانیش تەقینەوەکە لە ڕێگەی بۆمبێکی چێندراوە ئەنجام درا و بریندارەکانیش ڕەوانەی نەخۆشخانەی دۆسخورماتوو کراون. لێکۆڵینەوەکانیش لەسەر چۆنێتی ئەنجامدانی تەقینەوەکە بەردەوامن. ئەو 90 ڕۆژەی لایەنە سیاسیەکانی کوردستان وەک نیازپاکی و دوایین دەرفەت بۆ کابینەکەی عبادی دیاریان کرد 45 ڕۆژی لێ ڕۆشتووە. هێشتا بەغدا بۆجە و موچەهرێمی نەناردووە. لایەنە سیاسیەکانی شاڕوانی چوونی وەفدەکەی هەرێم دەکەن بۆ بەغدا تاوەکو پرسی نردنی بۆجە و کێشەکانیان لەگەڵ بەغدا یەکلایی بکەنەوە. وەزیرە کوردەکانیش دەڵێن لەو ماوە دیاریکراوەدا داواکانی کورد جێبەجێ ناکرێت. وەفدی کورد کە لە سەرکردەی پێشنانە سیاسیەکەی هەرێم پێکاتبوون لەم هۆڵی کۆبوونەوەیەوە بڕیاریاندا بەشداری لە کابینەی نوێی حکوومەت عێراق بکەن بۆ یەکلایبوونەوەی کێشەی بودجەی هەرێم و پێشمەرگە و کێشەکانی تریشیان لەگەڵ بەغدا ماوەی 90 ڕۆژان مۆڵەتدایە کابینە نوێیەکە، بەڵام ئەوەتا نیوەی ئەو ماوەیە تێپەڕ بووە کەچی یەک داواکاری کورد جێبەجێ نەکراوە. بلاغ عن اجتماع القيادة الكردستانية. تدارس اجتماع القيادة الكردستانية. کورد 45 ڕۆژ لە ماوە دیاریکراوەکەی تێپەڕ بوو و هیچی دەست نەکەوتووە. لایەنە کوردیەکانیش دەڵێن ئەو ماوەیە لەو کاتەوە دەست پێ دەکات کە وەزیرە کوردەکان دەچنەوە بەغدا. سوپاس و پێزانین یەکجار زۆریشمان هەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە هەتا ئێستا بەم شێوەیە بە خۆڕاگیری ماونەتەوە. ئەگەر سەرکردەی لایەنە سیاسیە کوردیەکان لەو کاتەشەوە 90 ڕۆژە دیاریکراوەکەیان هەژمار بکەن
کە وەزیرەکانیان ناردوتەوە بەغداد ئەوە نزیکەی هەفتەیەکە وەزیرەکانی کورد کە ژمارەیان 5 وەزیرە گەڕاونەتەوە بەغدا بەڵام بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێم هێشتا ڕەوانە نەکراوە. لەبەرەوەی کەوا هیچ گفتوگۆیەک نەکرابوو لەسەر ئەو مەلەفانەی کەوا لە نێوانی هەرێم و بەغدادا هەیە بۆیە ئێستا بێت وای لێ بکرێت کە لەو ڕۆژەوەی کە وەزیرە کوردەکان سوێندمان خواردووە لە هەژدەی مانگەوە دەبێت ناوڕۆژەکە لەو ڕۆژەوە حساب بکرێت. ئەوەی کە ئێمە بینیمان لە بەتاڵی خەزانەی عێراقدا لەوە ناچێوا بە ئاسانی بتوانرێت کێشەکان لەو سێ مانگەدا چارەسەر بکرێت. هەرچەندە حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراق لە کارنامەی کابینەکەیدا ڕایگەیاند وەک نیازپاکی بەرامبەر کورد لە ماوەی مانجێکدا موچەی فەرمانبەران دەنێرێت بەڵام ئەو ماوەیەش ئێستا 15 ڕۆژە کۆتایی هاتووە و عەبادی موچەی نەناردووە کەچی هێشتا لایەنە کوردیەکان چاوەڕوانی ناردنی وەفدی نوێی هەرێمن بۆ بەغدا. لژنێک دەستشان کراوە لە ئەنجومەنی وەزیران و وەزیری مالیەشی تایە هەفتەی داهاتوو نەتیجەکە بنەوە بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران و دوا بریاری خۆیان لە هەفتەی داهاتووە ئەدرێت چاوەڕوانەوەکەین کە بریاری ئیجابی ببێ. کورد و حکومەتی ئیتیحادی هەردوو لایەن وادەیان بۆ جێبەجێکردنی بەڵێنەکانیان دیاری کردبوو بەڵام لە یەکەمین هەنگاودا ناردنی موچە پێشێر کرا 90 ڕۆژەکەش کە کورد خۆی وەک نیازپاکی و دوایین دەرفەت بۆ کابینەکەی عەبادی دیاری کرد ئەوی ژوا لە کۆتایی نزیک دەبێتەوە و کێشەکانیش هەروەک خۆیانن. تۆ بڵێ کورد ئەم جارە لە نێوان دوایین دەرفەت و دوایین هەڵوێستیدا کامیان بەرامبەر حەیدەر عەبادی بەکار بێنێت. ڕەنگە لە ئێستادا حکومەتی عێراق بیانووی ئەوە بە هەرێم بگرێت کە دەبێت نەوتەکەی لە ڕێگەی حکومەتی ناوەندەوە بفرۆشێت چونکە لە ڕابردوودا دەیگوت تۆ وەزیرەکانت بنێرەوە بەغدا ئەویش بودجەکە دەنێرێت کەچی ئێستا وەزیرەکان لە بەغدان هێشتا بودجەکە نەهاتووە. تۆ بڵێ سەرکردایەتی سیاسی کورد بەم بیانووی تری حکومەتی عێراق ڕازی بێ و نەوتەکەیشی لە ڕێگەی حکومەتی عێراقەوە بفرۆشێت. هێمن مەحموود یەنارتی سلێمانی. هەر سەبارەت بۆ پرسە بڕیار بوو دوای سوێند خواردنی وەزیرە کوردەکان وەفدێکی باڵای هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات. بەڵام تا ئێستا نازانرێت ئەو وەفدەی کورد کەی سەردانی بەغدا دەکات بۆ گفتوگۆکردن لەسەر کێشەکانی نێوان هەرێم و بەغدا. ئەو کات بڕیاریشە وەفدێکی پەرلەمانی کوردستان سەردانی بەغدا بکات و لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا کۆ ببێتەوە. تا ئێستا کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی ناوەند وەک خۆی ماوەتەوە و ئەو وادەیەش کە دیاری کرابوو بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی کورد تەنیا 44 ڕۆژی ماوە. لە پێشووتردا و لە وەڵامی پرسیارێکی پەیامنێری NRT لەسەر ڕۆیشتنی وەفدی کورد بۆ بەغدا نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕایگەیاند دوای سوێند خواردنی وەزیرە کوردەکان وەفدی کورد بۆ بەغدا دەڕوات بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا. بەڵام تا ئێستا دیار نییە وەفدی کورد کەی و چێن کە سەردانی بەغدا دەکەن. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانیش پێی وایە کات درەنگە بۆ ناردنی وەفدی کوردی بۆ بەغدا. سەردانانە قەناعەتم وانە کێشەکان چارەسەر بکا بە تەنها سەردان و هەرچەنە ئەو سەردانانش بەنسبەت کوردەوە بۆ بەغدا زۆر درەنگە دەرفەتێکی گرنگ بوو دەتوانرا بەکار بهێنرێ بۆ کۆمەڵێکی باش لە پێشکەوتن بەڵام بەداخەوە کورد ئەو دەرفەتی لە دەستخۆیدا. ئێستاش ئەو سەردانانە هەر گرنگن بەڵام بە تەنها بە سەردان گرفتەکان چارەسەر نابن هەتاوەکو هەرێم ئامادەی شەفافەتی نەوت و تەسلیمکردنی داهاتی نەوتی نەبێ قەناعەتم وایە سەرکردایەتی کورد بێهودە سەردانی بەغدا ئەکات. دوای هەواڵی ڕۆیشتنی وەفدی حکوومەتی هەرێم بۆ بەغدا بڕیارە وەفدێکی پەرلەمانی کوردستانیش سەردانی بەغدا بکات و لەگەڵ دەستەی سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆ ببێتەوە. بەڵام ڕۆیشتنی ئەو وەفدەی پەرلەمانیش تا ئێستا کاتەکەی دیار نییە. سکرتێری پەرلەمانی کوردستانیش دەڵێت وەفدی پەرلەمان بەجیا سەردانی بەغدا دەکات. تا ئێستا دوو وەفدی ئەنجومەنی نوێنەران هاتووە لەگەڵ ئەوەی کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەران دووەڕێ سەلیم جەبوری سەردانی پەرلەمانی کوردستانی کرد. ئێمە لەم هەفتەیە میوانداری لیژنەی دارایی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان کرد سەردانی ئەنجومەنی نوێنەرانەکەین سەردانی حکوومەتەکەین و سەردانی لایەنە سیاسیەکانەکەین و ئەو مەبەستەش دروستکردنی پردێکی پەیوەندی بەهێز لە نێوان پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و ناوەند. ڕۆیشتنی وەفدی پەرلەمانی کوردستان دوای ئەوە دێت لە ماوەی ڕابردوو سەرۆکی پەرلەمانی عێراق سەردانی هەولێری کردو لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان کۆبووەوە. هاتوچۆی نێوان وەفدەکانی هەولێر و بەغداش
لا کاتێکدایە تەنیا 44 ڕۆژ ماوە تا کۆتایی بە وادەیە بێت کە لایەنی کوردی وەک مەرجی بەشداریکردن لە حکوومەتی ناوەند بۆ جێبەجێکردنی داواکاریەکانی کورد دیاریان کردبوو. وەفدێکی پەرلەمانی کوردستان سەردانی بەغدا بکە و تاوەکو جۆرێک لە تەنسیقێکی تەواو هەبێت لە نێوان لیژانەکانی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی بەغدا. بێگومان دروستکردنی ئەو جۆرە تەنسیقانە لە بەرژەوەندی چارەسەرکردنی کێشەکان دەبێت لە نێوان هەرێم و بەغدا. بەپێی زانیاریەکان وەفدەکەی حکوومەت بەر لە کۆتایی ئەم مانگە سەردانی بەغدا دەکەن و بۆ گفتوگۆکردن لەسەر کێشەکانی نێوان هەرێم و ناوەند لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عراق کۆ دەبنەوە. هاوکات پێویستە پەرلەمان بودجەی عراق لە ئەنجومەنی نوێنەراندا پەسەند بکات چونکە لە سەرەتای ئەم مانگە پشووی پەرلەمانی عراق دەست پێ دەکات. ڕێبوارکاکەی یێنارتی هەولێر. بازاری کڕین و فرۆشتنی فەرشی حەسیرەکەی کەرکووک لە لایەن لجنەی زیادەڕەویکردنی شارەوانی کەرکووکەوە بەرگاری داخستنی دەرکراوە. ئەو کەسانی لە بازارەکەشدا کار دەکەن نیگەرانن لە داخستنی بازارەکەیان و دەڵێن ماوەیەکی کەمیان دیاری کردووە بۆ داخستنی بازارەکە. بازاری فەرش فرۆشانی حەسیرەکە لە شاری کەرکووک لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە دروست کراوە و بە یەکێک لە بازارە گرنگ و گەورەکانی شارەکە دادەنرێت و ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان بازارەکە دەکرێتەوە و قەرەباڵغێکی تەواو بەخۆی دەبینێ. بەڵام ئەوی فرۆشیارانی نیگەران کردووە لە ئێسادا لیژنەی لابرنی زیادەڕەوی بڕیاری تێکدانی بازارەکەی دەرکردووە و بەهۆی ئەوەی زەوی بازارەکە لە بنەڕەتدا مۆڵکی کۆمپانیای نەوتی باکوورە، بەڵام دەکەوێتە شوێنێکی گشتیەوە. ماژینۆ ئێمە کومبەر دانێ لێرانە حازرێکم بۆ مشتەکەمان کاتی باران بێتی تر هەموو وەڵاندیە ئێرە کومبەرمان لێکڕم بەس بەڵام لە کاتی کومبەر فرۆشنەکەیە پارێزگار لزنەی تەجاوزات و لزنەی شارەوانی و شەریکەی نەوت دەڵێن کاکە ئێرە کراوەتە خزمەت گوزاری عەرزی شەریکی نەوتە دراوەتە شارەوانی کەرکووک کراوەتە باخچە هەرەمووی کەچی لە گرمەی مەوسمادی یعنی لە کاتی مەوسمادیەک کە مەوسم دێت ئەو کاتیانە جامان. لە بازاری حەسیرەکەی شاری کەرکووک نزیکەی 300 کەس کار دەکەن و بژێوی ژیانیان لەسەر ئەو بازارەیە. نزیکەی 2 ملیار دینار نرخی ئەو فەرشانەیە کە ئێستا دەفرۆشرێن. بەوتەی فرۆشیارانیش ئەگەر لەو ماوەی بۆیان دیاری کراوە بازارەکە چۆڵ نەکەن ئەوە لیژنی لابرنی زیادەڕەوی سەرجەم ئەو بازارە تێک دەدەن. تۆبی بای ملیۆنێکە ملیۆن و نیوێکە برا دەوەرە هاوین بڵێ کاکە ئەم شوێنە دوو بلۆکی بۆ فرێدە بڵێ کاکە ئەکرێتە حەدیقە یعنی سامە لای ئەو ماسی فرۆشتەوە لەو سەرەوەیە هەتا ئەڵێ ئەو گەراجە گەورەکەی لۆری شتەکانی تایە. بودجەی پترۆدۆلاری ئەم ساڵی پارێزگای کەرکووک دوو هێندەی ساڵی ڕابردووە و کە 2 تریلیۆن و 266 ملیۆن دینارە و بەشێکی کە تێدا بڕێکی زۆری بۆ ئاودانکردنەوە و تەرخان کراوە. لە ئێستادا پرۆژەی پیشەسازی لەیلان لە قۆناغی دروستکردندایە و دوای تەواوبوونی ئەو پرۆژێ بڕیارە هەر شوێنێکی بازرگانی یاخود پیشەسازی یاخود بازار لەسەر زەوی زیادەڕۆ دروستکرابێت بگوازرێتەوە بۆ ئەو شوێنە. ئەمانە ئێمە ئێستا هەمویان مخالفن یان زۆربەی زۆریان بەڵام وەکو مۆزوعی ڕزق بڕینە دەستیان لێ نادەن. ئێستا حالێن لە ڕێگای لەیلان حیسنایەکی زۆر گەورە ئاکرێتەوە. ئێمە هەر ئەو حیسنایەتەوە بێ هەمویان ئەنێرین بۆ ئەوێ ئەو کاتە هیچ عوزرێکیان بەدەستەوە نییە نەڕەن. لە شاری کەرکووک ژمارەی زۆر لە گەڕک و بازار لەسەر زەوی زیادەڕۆ دروستکراون و بازاری فرش فرۆشانی حەسیرەکەش یەکێکە لەو بازارانە. فرۆشیارانی بازارەکەش داوا دەکەن دوای وەرزی زستان بازارەکە تێک بدرێت نەک ئێستا. بەرزانی مەلامین NRT کەرکووک. ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی داوای لە وڵاتە بەخشەرەکان کرد بڕی 292 ملیۆن و 500 هزار دلار وەک هاوکاری پێشکەش بە حکوومەتی عێراق بکەن بۆ بەهاناوەچوونی لێ قەوماوان و ئاوەرەبووەکانی شەڕی داعش. جویل میلمان و تەبێژی ڕێکخراوەکە ڕایگەیاندەوە ئەو بڕە هاوکاریە لە چوارچێوەی جێبەجێکردنی ئەو باڵێنانەدا دێت کە ڕێکخراوەکە دابوونی لەباری هاوکاریکردنی عێراقەوە. لە خۆشەوە تۆماس ڤایس سەرۆکی نێردەی ڕێکخراوی نێودەوڵەتی کۆچی سەر بە نەتۆیەکگرتوەکان ڕایگەیان نزیکەی 1,200,000 کەس لە عێراق بە هاتنی وەرزی زستان پێویستیان بە هاوکاری و یارمەتی تایبەت هەیە. ژمارەیەک بەرپرس لە فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕایانگەیان هێزەکانی سوپای عێراق پێویستیان بە چەند مانگێکە بۆ ئەنجامدانی هێرشی زەمینی بەردەوام دژی چەکدارانی داعش. ئەو بەرپرسانە پێکەوە بە ڕۆژنامەنووسانیان ڕاگەیان کاری لە پێشینەیان لە عێراقدا بریتیە لە بەرگرتن بە پێشڕەوەکانی داعش، بەڵام دانیان بەوەشدا کە
وێڕای هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمان بۆ سەر مۆڵگە و بارگەکانی داعش هەڕەشەی گەورە لەسەر پارێزگای ئەنبار هەیە. وتەی ئەو بەرپرسانە لە کاتێکدا کە فرقە سەربازەکانی حەوت هەشت فرقەی 10 و 12 عراق لە ئەنبار زیانی گەورەیان بەرکەوتووە. تەنها لە مانگی حوزەیراندا نزیکەی 6,000 سەربازی عراقی کوژراون و بەوتەی چەند سەرچاوەیەکی پزیشکی و دیبلۆماسی دوو هێندەی ئەو ژمارەیەش لە خزمەتی سەربازی هەڵاتون. بەوتەی بەرپرسێکی سەربازی ئەمریکاش ئەنجامدانی هەر هێرشێکی فراوان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شارێکی وەک مووسڵ پێویستێ بە ئامادەکاری و پەرچەکردن و ڕاهێنانی سەرباز عراقیەکان هەیە. ئەمریکاش پێی وانییە ئەو بابەتە پێویستی بە چەند ساڵێک بێت بەڵکو پێویستی بە چەند مانگێک هەیە. جێگری وەزیری خەزێنەی ئەمریکا ڕایگەاند حکوومەتەکەی بەشار ئەسەد کە ڕیاری سەرەکی نەوتی داعشە و دەشڵێت ئەو کەسولایەنانەی نەوت لەو ڕێکخراوە دەکڕن لەلایەن ئەمریکاوە سزا دەدرێن. دیڤید کۆهێن جێگری وەزیری خەزێنەداری ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا لە واشنگتن ڕایگەاند چەکدارانی داعش لە ڕێگەی فرۆشتنی نەوت و هەروەها بارمتەگرتنی خەڵکی مەدەنی و ڕادستکردنەوەیان لە بری پارە داهاتێکی زۆری دەست دەکەوێت. ڕاشی گەیاند هێرشی ئاسمانی ئەمریکا هاوپەیمانان لە چەند هەفتەی ڕابردوودا بۆ سەر کێڵگەنەوتەکانی ژێردەسەڵاتیان کاریگەری لەسەر دابەزینی داهاتی ئەو ڕێکخراوە داناوە. ئەوەشی خستە ڕوو وڵاتەکەی بڕیاری داوە ئەو هێز و لانانەی نەوت لە داعش دەکڕن سزا بدات و جەختیشی کرد پێویستە سەرچاوە مادیەکانی ئەو ڕێکخراوە وشک بکرێن و لەناو ببرێن. ئاماژەی بۆش داوە ڕێکخراوی داعش بە پێچەوانەی ڕێکخراوی ئەلقاعیدا لە ڕووی داراییەوە سربەخۆ و پڕداهاترن. بە هۆی چوونی بەشێک لە هێزەمیەکانی ژینگە پارێز شان بەشانی هێزەکانی پێشمەرگە بۆ بەرەکانی جەنگ لە ناوچەی باڵەکایەتی و چیای سەکران ڕاوچەکان دەستیان بە ڕاوکردنی ئاژەڵە کێویەکان کردوتەوە. بەشێک لە دانیشتوانی ئەو ناوچەیەش دەڵێن بەرپرسانی حکومی و حەزبی ئەو سنوورە ڕۆژانە بە ئازادی خەریکی ڕاوکردنن. ئەوەش بۆتە مەترسیەک لەسەر تێکچوونی سروشتی ناوچەکە و لە ناوبردننی باڵندە کێویەکان. بەشێک لە هێزانیەکانی ژینگە پارێزی لە ئێستادا چوونەتە بەرەکانی جەنگ و لە بەرامبەر چەکدارانی داعش لە شەردان. ئەمەش بۆتە هۆکاری دروستبوونی بۆشایی ئەمنی لە چەند ناوچەیەکی شاخاوی هەرێمی کوردستان کە ساڵانێک کە بۆتە هەوارێکی ئارام بۆ باڵندە و گیاندارە کێویەکان. چوونی هێزە ئەمنیەکانی ژینگە پارێزیش بۆ بەرەکانی جەنگ بۆتە هۆکاری نەئارامی بۆ گیاندار و باڵندە کێویەکان چونکە زۆرێک لە ڕاوچەکان نەبوونی هێزە ئەمنیەکانی ژینگە پارێزیان بە هەڵزانیوە و ئێستا بە شێوەیەکی تاڕادەیەک ئازاد لە ناوچەی باڵەکایەتی و چیای سەکران ڕاوی باڵندە و پەلەوەر و ئاژەڵە کێویەکان دەکەن و ئەو ناوچەیان کردوتە ناوچەیەکی نەئارام بۆ گیاندارە کێوی و شاخاویەکان. ئێستا دیسان ئەگەڕێنەوە سەر هەمان ئەو کاتێک کە لە سنوورەکەدا بەهۆی چڕی ڕاوکردنەوە لە سنوورەکە هیچ ئاژەڵە کێوی لێ نەبوو وەک ئەوە وایە ئێستا هیچ هێزێکی پاراستنی ژینگە لەو ناوچەیە نەبێت ڕاوچیان بە خواستی خۆیان بەبێت ترس بەبێ هیچ بربەستێک لە بەردەمیاندا بەردەوام شەوانە گوێمان لە جگە لە ڕاوکردن و کوشتنی باڵندە و ئاژەڵە کێویەکان بەشێک لە ڕاوچەکان لە ڕێگای کارەبا لێدان بە شێوەیەکی نەئاسایی ڕاوی ماسی ئەو ناوچە دەکەن. بەشێک لە دانیشتوانی ئەو ناوچانەش باس لە بوونی بەرپرسانی حیزبی و حکومی ئەو ناوچە دەکەن و کە ڕۆژانە بەچەکی جۆرا و زۆر دەبیندرێن بە ئازادی خەریکی ڕاوکردن و کوشتنی گیانداری شاخاوی و باڵندە کێویەکانن. ئەمەش بۆتە مەترسیەک لەسەر تێکچوونی سروشتی جوانی ناوچەکە و لە ناوبردننی باڵندە کێویەکان. هاوکات مەترسی ئەوەش لە ئارادایەکە باڵندە و ئاژەڵە کێویەکان بەهۆی ئەو نائارامیە کۆچی بە کۆمەڵ بکەن ئەو دەڤەرە لەو جوانیە بێبەش بکەن کە بە ناوچەکەیان بەخشیوە. دیاردەی ڕاوکردن ئێستا کەم ساڵە زۆر پەرێسەندووە زۆر هەستی پێ دەکرێت هەرچەندە ئێمە لە ڕێگای ئاسایش و پۆلیس دەتوانین هەتا حدێک شوێنی پێشمەرگە ژینگە بگرنەوە بەڵام لەبەرەوەی اختصاصی پێشمەرگە ژینگەیە ڕەنگە نەتوانن وەکو ئەوەی کە پێشمەرگە ژینگە دەیکرد ئەوان بیکەن. بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای هەرێمی کوردستان و شاخاویبوونی بەشێک لە خاکەکەی بەشێکی زۆر لە باڵندە و ئاژەڵە کێویەکان بوونیان هەیە. ناوچەی باڵەکایەتیشێکێکە لەو ناوچانەی بەشێکی زۆر لە باڵندە کێویەکان کردویانە بە هەوار و تا ئێستا تێدا ماونەتەوە. ناشناڵ پارکی هەڵگۆر سەکرانیش کە 19هەمین ناشناڵ پارکی جیهانیە کە ئێستا بۆتە هەوارێکی ئارام بۆ باڵندە کێوی و ئاژەڵە شاخاویەکان. عەبدوڕستایی NRT قەزای چۆمان.
هەردوو وڵاتی ئێران و پاکستان بە هاوەن ناوچە سنوورەکانیان بردومان کرد. هەر یەکێک لە وڵاتانەش یەکتری تۆمەتبار دەکەن بەوەی هاوکاری گروپ هەتونڕەوەکان دەکەن بۆ دژایەتیکردنی وڵاتەکەیان. حکوومەتی ئێرانیش ڕایگەیاند ئەگەر پاکستان سنوورەکانی کۆنتڕۆڵ نەکات، ئەنجامدانی ئۆپراسیۆنی سەربازی لە ناو خاکی پاکستان بە مافی خۆیان دەزانن. پەیوەندیەکانی نێوان ئێران و پاکستان تا دێت زیاتر گرژی تێدەکەوێت. سوپای ئێران چەند ناوچەیەکی لە ناو خاکی پاکستان هاوەنباران کرد و لە بەرامبەریشدا سوپای پاکستان بە هاوەن وەڵامی سوپای ئێرانی دایەوە. ئێران دراوسێکەی بەوە تۆمەتبار دەکات ڕێگە بە گروپە جیاخوازە بەلوچەکان دەدات لە سنوورەکانیەوە هێرش بکەنە سەر خاڵە سەربازەکانی وڵاتەکەی. هاوکات حکوومەتی پاکستان دراوسێکەی بەوە تۆمەتبار دەکات پشتگیری لە گروپە تونڕەوەکانی ناو وڵاتەکەی دەکات و بەردەوام لە هەوڵی نانەوەی ئاژاوە و دووبەرەکیە. چەند ساڵێکە گرژی و ئاڵۆزی نێوان پاکستان و ئێران لەسەر چەکدارە بەلوچەکانی ناوچەی بەلوچستانی ئێران بەردەوامە و لە چەند هەفتەی ڕابردوودا بەهۆی هێرشی ئەو چەکدارانە بۆ سەر پاسەوانانی سەر سنووری ئێران زیاتر لە 20 کەس کوژران. ئەو ڕووداوە کاردانەوەی خێرای ئێرانی بەدواوە هات و ڕاستەوخۆ بەرپرسانی سەربازی ئێران هەڕەشەی دەستێوەردانی سەربازی لە ناو خاکی پاکستانی دراوسەیان کرد. بەرپرسانی سەربازی ئێران دەڵێن پاکستان نەیتوانیوە بەباشی چاوەدێری ناوچە سنووریەکانی بکات و ڕێگا لە دزەکردنی گروپە تونڕەوە بەلوچەکان بگرێت. لە چەند ڕۆژی ڕابردوودا ئێران بە فەرمی هەڕەشەی لە دراوسەکەی کرد و ڕایگەیان گەربێت و پاکستان سنوورەکانی کۆنتڕۆڵ نەکات، ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەربازی لە ناو خاکی پاکستان بە مافی خۆیان دەزانن. لەلایەکی تر بەرپرسانی پاکستان ڕایانگەیان هێزە سەربازیەکانی ئێران ناوە سنووری وڵاتەکەیان دەبەزێن و ڕاستەوخۆش تەقەل لە پاسەوانانی سەر سنووری وڵاتەکەیان دەکەن و تاکو ئێستاش چەندین سەربازی پاکستانی کوژراون. هاوکات ڕێکخراوی جێش العەدڵ کە ڕێکخراوێکی بەلوچستانی ئێرانە هەموو ئەو هەواڵانەی ئێرانی بەدرۆ خستەوە کە باز لەوە دەکەن ئەندامانی گروپەکان لە ئێراندا کردەوەی تونند و تیژی ئەنجام دەدەن. سەلاحەدین فاروقی سەرۆکی ئەو ڕێکخراوە دەڵێت گەلی بەلوچ لە ئێران وەک گەلانی تر لەلایەن دەسەڵاتدارانی ئێرانەوە دەچەوسێندرێنەوە و ئەوان خوازیاری دابینکردنی مافی گەلی بەلوچن و دژی تونند و تیژین. لەبارەی چۆنیەتی چارەسەرکردنی پرسی بەلوچ لە ئێراندا سەرۆکی ڕێکخراوی جێشی العەدڵ ئاماژە بەوەش دەکات دابینکردنی سیستمی فیدراڵی لە ئێراندا گونجاوترین ڕێگە چارەیە بۆ چارەسەرکردنی پرسی گەلانی ئێران. بەرپرسانی ئێرانی گروپی جێش العەدڵ بە ڕێکخراوێکی تروریستی دادەنێن و لە چەند ساڵی ڕابردووشدا عەبدولمالیکی ڕێگی سەرۆکی پێشووی ئەو ڕێکخراوەیان لە پاکستان دەست بەسەر کرد و دواتر لە سێدارە درا. ناونیشانەکان 39 ڕۆژە شەڕ لە کۆبانێ دەکرێت. ساڵح موسڵمیش دەڵێت یەپەگە هێزی سەربازی هەیە و پێویستی بە چەکە بۆ بەرگریکردن. لە سنووری داقوق هێزەکانی پێشمەرگە و فڕۆکە جەنگەکان بردومانی مۆڵگەکانی داعشیان کردو. لە بەرامبەریشدا چەکدارانی داعش تۆپبارانی چەند بنکەیەکی پێشمەرگەیان کرد. زیاتر لە نیوەی ئەو وادەیە تێپەڕی کە کورد بۆ حکوومەتی اتحادی داینابوو. هێشتا داواکاریەکان جێبەجێ نەکراون و وادەی سەردانی وەفدی هەرێمیش بۆ بەغدا دیار نییە. هەمیشە لە خۆشی دەبن.